ئەمەی کە زۆر نیگەرانە کە سەیرمان پێهات ڕۆژی سیوێکی ئاب 600 دەبابەی عێراقی 400 تانکی عێراقی بە 40,000 گاردی کۆماری لە ڕێی ڕێککەوتنێکەوە ئەو ڕێککەوتنە لە نێوان سەرکردایەتی پارتی لەگەڵ سەدام حوسێنی تیابوو. من لە سیوێکی ئاب ڕێککەوتنەکە کەوتە بەردەستم لە کاتی گرتنی مەکتەب تەنزیم شیمالی کەرکووک. من ئەم بەڵگانەم هێنا تەسلیمی ویستم تەسلیمی جەنابی مامجەلالی کەم، دواتر مامجەلال ئاڕاستەی لای کاک نەوشیروانی کردم، دامانە کاک نەوشیروان و ناوی چەند کەسێکی تێدا بوو. لە ڕۆژی سیوێکی ئاب کۆبوونەوەک لە بەریتانیا بوو کە دەبایە شەڕ کۆتایی پێبێ و شەڕ ڕاوەستی. ئەمە بە دەرفەت قۆزرایەوە هێزەکانی گاردی کۆماری عێراقی ڕاستەوخۆ سەدام حوسێن سەرپەرشتی دەکرد گەماروی شاری هەولێریاندا و شاری هەولێری بەرهەمی ئەنفال و چیمیا باران و ئەوانە داگیرکرا و تۆپی حکوومەتی عێراقی لە ناو بینای پەرلەمانیدا و ئاڵای کوردستان لە بینای پەرلەمان هاتە خوارێ و هەرچی مقدساتی نەتەوەی کووردە لەوێ تێکشکێنرا. و ئێستاش هەندێک شتا من عێراقیەکان بە تایبەتی لە زاری نووری مالیکی سەرۆکوەزیرانی پێشووی عێراق و سەرۆکی دەوڵەتی یاسا دەڵێ لە عێراق ئێمە 18 پارێزگامان ئازاد کردووە لە دەستی سەدام حوسێن، بەڵام ئێستا پارێزگایەک ئازاد نەکراوە کە بریتیە لە شاری هەولێر، چونکە شاری هەولێر حکوومەتی عێراقی گرتی. هۆکارەکان ئەوە بوو یەکێتی لەگەڵ 5 هاوپەیمانەکەی تری کە بریتی بوون لە حیزبی سۆسیالیست، حیزبی زەحمەتکێشان، پارتی پارێزگاران، حیزبی شووعی ناکرێت ڕۆڵیان لەبیر بکرێ ئەوانیش. پێم وایە کەمێک لە ڕەوتی ئیسلامیەکانیش کەمێک، یعنی هەمویان نا ئەوانەی کە نیشتیمانی بوون ئەوانە بیریان لەوە کردەوە چۆن هێرش بکەن کەرکووک ڕزگارکەن. دەبایە بەرنامەکە ئەوە بوو شاری کەرکووک بە زەبری هێزی عسکەری ڕزگار کرێ. پێشینەیەکی تری سیوێکی ئاویشتان بۆ بجێڕینەوە کۆبوونەوەیەکی بەپەلە لە نێوان لە بینی ئەمریکیەکان و مامجەلال و کاک مەسعود و ئەوانە کراوە کاتی خۆی لە ساڵی 95 بینی حکوومەتی عێراقی لەگەڵ ئەمریکا تێک دەچێت. ئەمریکیەکان هەردوو حیزبی دەسەڵاتدار ڕادەسپێرن کە پارتی هێرش بکاتە سەر مووسڵ، یەکێتی شێرش بکاتە سەر کەرکووک. یەکێتی داوای زمانی لە ئەمریکیەکان کردووە لە پشتەوە چۆن لێمان نادرێ. ئەوە بوو یەکێتی هێزەکانی بر هەمووتان ئاگادارن، هێزەکانی بەرەو شیوە سوور و بەرەو شێراوە و لە منتیقەی چەمچەماڵ بەرەو قادر کەرەم و لە لای کەلار و ئەوانەوە بەرەو لای خانەقین و ئەوانە جوڵە پێکرد. من ئەو شەوە لە بیرمە ساڵی 95 ساعە سفریان دانا بەوەی هێرش بکرێتە سەر ئەوە هێزەکان زۆربەی پەڕی بوونەوە ناو عومقی جێشی عێراقی، ینی پردێ پێشمەرگە چوو بۆ ناو پردێ. کاتێک ساعە سفرەکە ساعات دوی شەو دانرا بوو کە هێرش بکرێت بۆ لە هەموو خۆڵەکانەوە بۆ سەر کەرکووک و جێشی عێراقیش تەنسیقی کردبوو. پێم خۆش ئەو ڕاستێ بزانی قاعیدی فرقەی ئەو منتیقەیە لەگەڵ یەکێتی دانیش کۆبوونەوەی لەگەڵکردن بەنهێنی. پێم وایە ئەوە پەیوەندی زیاتر بە جەنابی کاکۆسەرت و جەنابی مامجەلالەوە هەبوو، کاک نەوشیروانی لەو حەدەسانە ئاگادار بووە ڕووی چەکە گەورەکانیان ڕووە جێشی عێراقی بجوڵێنن. ئەم هۆکارە وای کرد ساعە سفر دانرا هێزەکان تەماشای کاتژمێرمان دەکرد ساعات 2 چارەجی دەویست ساعات 2 ساعە سفر بوو لە هەموو قۆڵەکانەوە دەبایە هێرشەکان دەست پێ بکەن بۆ سەر ڕژێمەکەی سەدام. لە ساعات 2 چارەجی دەویست ئینسیحاب لە ڕێی جیهازەکانەوە ئینسیحاب دەستی پێکرد، داوای ئینسیحاب کرا. پێشمەرگە تووڕە بوو لەبەرەوەی هێزەکان ئامادەی ئەو بوون کەرکووک دەگیرا، چکە معلوماتی دەقیق هەبوو هەتا ئەو شەو دەبایە هەتا چای حەمرین بڕۆن. هێزی پێشمەرگەش من دڵنیا بووم دەڕۆیشتن، چکە هێزێکی زۆر زەبە لاحکۆکرایەوە لەو منتیقەیە. ئەمە خاڵێکی سەرەکی بوو. پارتی لە باتیەوەی هێرش بکا بۆ مووسڵ بە ئێراندا سوڕایەوە هێرشی کرد بۆ سەر پێنجوێن و پێنجوێنی گرد و بەرەو قەلاچوالان دەهات هەتا سەر پردەکەی سیروان هات. هەڵەبجەش خۆتان دەزان و کاتە لە بەردەستی بزوتنەوەی ئیسلامی بوو لەبەر ئێران ئەو منتیقەیە یەکێتی نەدەتوانی لی نزیک بێتەوە. لەوێ کە گەڕاینەوە پێشمەرگەی زۆرمان شەهید بوو، مانگە شەومان بەسەر داهات بارانەکەی کردەوە کە گەڕاینەوە گوتمان چیە وتی ئەگەر خێرا پێڕانەگا ئەو هێزە ماڵی مامجەلال لە قەلاچوالان دەگیرێت لە بۆی پارتی لە پشتەوە چوە ئەوەی کردووە. ئەم کاردانەوە بۆچی بوو؟ حکوومەتی برادرانی پارتی وتیان ئەگەر کەرکووک بکەوێتە بەردەستی یەکێتی کە تورکیاش هاو ئاهەنگ بووە، پێم خۆشە ئەو ڕاستێ بزانی، چونکە تورکیا سیاسەتێکی هەیە بە حکومیەوەی من لێکۆڵینەوەیەکم هەیە لەسەر تورکیا دەڵێ کورد لە هەر شوێنێک سەر دەربێنێ من سەرکوتی دەکەمەوە. ینی ئەوە ئامانجی تورکیا لەگەڵ برادرانی پارتی هاو ئاهەنگ بووە و ڕێگە هەوڵی داوە کە
پشتیوانی لەو کاتە لەو لەحزەیە پشتیوانی لە سەدام حوسێن بکە بۆیە کارەساتی سیوێکی ئاب بەسەر کۆمەڵگەی کوردی داهات لەو کارەساتە زیاتر لە 2000 پێشمەرگە کەم ئەندام و شەهید و ئێستاش زیاتر لە 300 بۆ 400 پێشمەرگە کەس نازانێ ماوە گۆڕەکەی دیار نییە ئاساوارەکەی دیار نییە ئەو ناوانە من پێم وایە کاک نێچیری تایە کاک دکتۆر ڕۆژنووری شاوێسی تێدایە ئەوەی کە من هەڵە نەبم لە ئەوانیش ڕئیسی مخابراتی عێراقی قوسەی سەدام حوسێن چکە ڕاستەوخۆ سەدام سەرپەرشتی دەکرد لە ڕێی قوسەی کوڕیەوە علی حەسەن مەجید لە تەواژۆکان لەگەڵدایە من هەڵە نەبم ڕێکەوتنەکەش پێم وایە ئەگەر زەختێک لە یەکێتی بکەن نوسخەی ئەو ڕێکەوتنە کەوتوتە لاتان لە یەکێتی هەیە نازانم بۆ کچ کاتێک ئەو فشارە بەکاردێنێ و لەلایەتی بە بەڵگەوە هەردوو تەرەفی پارتی و ئەوەی کە سیوێکی ئاب بە شانازی بزانێ و پێ دڵنیا بە لەوەی گومانم هەیە لە کوردبوونی پێم خۆشە و ڕاستێ بزانانی ئەگەر لەبیرت بە کلینتۆن لە ناو کۆشتی سپی قسەیەکی کرد گوتی ئەگەر من ئەو خیانەتەم لە میلەتەکەی خۆم بکردایە لە هیندە سوورەکانم بکردایە پاسەوانەکانی خۆم دایان کوشتم سیویەکی ئاب خیانەتە و هیچ هێزێک و هیچ کەسێک ناتوانێت نکۆڵی لەم ڕاستێ بکات چکە تۆ پەرلەمانەکەی پەرلەمانی خوێنی ئەنفال حکومەتی عێراقی هاتەوە ناوی چێ دەبابەی حکومەتی عێراقی گەیشتەوە ناو شاری هەولێر من لێت ناشارمەوە لە شاری قەڵاتزە ئەو ڕۆژی کە دەگەڕاینەوە 4 زوباتی جێیشی عێراقی لە دارەشمانە جیران کاتی ئەوەی کە یەکێتی هێرشی پێچەوانی کرد لەگەڵ هاوپەیمانەکانی ئەو 5 حیزب کوردستانێکە بوون هۆکارەکەی زاڵبوونی کەیسی حیزبی و کەیسی بنەماڵەیە بەسەر خۆیان ئەوان دەبێت لە دەسەڵات بن من پێم ناخۆشە کە باسی ئەم ڕووداوە دەکەم چونکە ئەمە ڕووداوێکی ڕەشە لە تاریخی مێژووی نەتەوەی کورد بەڵام بۆمانەوەی خۆیان بۆمانەوەی خودی پارتی دیموکراتی کوردستان کە من پێم خۆشە ئەو ڕاستێ بزانی پارتیەکان هەمووی لەگەڵ ئەم ڕۆژە نین پێم خۆشە ئەوە بزانی جەوهەرنامەی یەکێک بوو لەو کەسانەی کە دژی سیوێکی ئابوو وە قسەشی کرد وە کۆمەڵێک کەوادری تری پارتی دژی ئەم ڕۆژە ئەوە بوونە بەڵام بۆمانەوەی دەسەڵاتی خۆیان پەنا بەردراوە بۆ سەدام حوسێن و چەندین جاریش کە پارتی قەت نەدەبایەوە بکە چونکە ئێمە تا ئەم ڕۆژ زامی 8,000 بارزانی بە یەکەیەکەی یەخەی تاچی کوردیەوەیە ئەو زامە ساڕێژ نەبوو دواتر زامی ئەنفالی بەسەرداهات بوو پاشان زامی هەڵەبجە و گۆبتەپە و شێوەسانان و قەندیل و ئەوانەی بەسەرداهات بوو مەسەلەی هێنانی ئەم جەیشە بۆ کۆتایی هێنان بە پرۆسەیەکی هێزێکی تر بووە کە پێیان دەوت یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەم هێزش ئامانجی وەرگرتنەوەی کەرکووک بۆ لە دەستی حکومەتی عێراقی ئەگەر ئەو کاتە هێرش بکرابایە بۆ سەر حکومەتی عێراقی چکە ئەمریکیەکان وعدیاندا بوو ئێوە بە زەربەی سەربازی هەر شوێنێکتان کرد مڵکی خۆتانە پارتی بیری لەوە کردەوە کە ئەگەر کەرکووک بگیرێ لەگەڵ تورکیا بیریان لەوە کردەوەی یەکێتی نەوتی کەرکوچی دەکەوێتە بەردەستی واتە کۆتایی بە هەموو شتێک دێنێ ئەمە ڕێککەوتنێکە لە نێوان تورکەکان و ڕێککەوتنێکە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان ئەمە لەوەش دەڵێم بەشێک لە پارتی پێم خۆشەوە بزانیتکەوە پەیوەندی بەسەر کردایەتی پارتیەوە هەیە لە ساڵی 92 سوپای تورکیای هێناوەتە سەر هەرێمی کوردستان ئێستا 90 سەربازگەی تورکیا لە کوردستانە حالیان 94 فڕۆکەخانەی فڕۆکەی بێفڕۆکەوانی سوپای تورکیا لە زاخۆوە بگرە تا دەگاتەوە منتیقەی سۆران لەو منتیقەی هەیە ئەو منتیقە تورک دەڵێ کڕیومە بە ئیخۆی دەزانێت بۆ کاتی خۆی لە سەردەمی عوسمانیەکان ویلایەتی مووسڵ کە بریتێ لە هەولێر و کەرکووک و سلێمانی و دەشتی شارە زور لە چوارچێوەی ویلایەتی عوسمانی بووە هەتا دەگاتەوە منتیقەی کوردستانی ڕۆژ ئاوا تورک ئەمە بە مافی خۆی دەزانێت بۆ ئەوەی ڕاستی سەلماندنی ڕاستی بەڵگەکەمان ئێستاش لە میزانیەی پەرلەمانی ساڵانەی تورکیا میزانیەیەکی کەم بۆ ویلایەتی مووسڵ دادنێ ئامانجی تورکیا ئامانجێکی ترە خەڵک باسی ئەوە دەکا وڵا لە بەرەوەی پەکەکە لە کوردستانە پەکەکە هاتوتە ئەو منتیقەیە کاکە من ئاگام لە ڕێکەوتنەکەی لە ساڵی 92 حکومەتی هەرێم ڕێکەوتێکی لەگەڵ تورکیا کردووە دەڵێ هێزەکانی پەکەکە با بچنە دووری سنوورەکان ئێمە کێشەمان نامێنێ لەگەڵ کوردستانی باشوور و لەگەڵ پەکەکەش باشە بە ئیتفاق پەکەکە هاتوونەتە سنووری سوونێ و منتیقەی قەندیل و ئەوانیان تەسلیم کراوە ئەوە هۆکارەکە ئەوە نییە پەکەکە نییە پەکە دەگاتە بەهانە وەگرێ بەستێکیشە لە نێوان
پارتی و حکوومەتی عێراقیش ئەمەی پێ قبول ناکرێت جامعی عەربی ئەوەی پێ قبول ناکرێت لە بیرمان نەچێت 2023 کۆتایی بە پەیمانی لۆزان دێ ئەو دەڵێ گرێبەستێکە لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی کوردمان ئەو منتیقانەی خۆمانە وەری دەگرینەوە خۆی تەماشایکە من نابێ بیکە چکەوە هەڵەیە هەڵەی مێژوویە ئەمە هەڵەیە ینی لە داهاتوو من سیوێکی ئابەگەریەکێتیش بیکردبایە ئێستا دەمگو خیانەتە و ئەگەر هەر حیزبێکی پەکەش بیکردبایە دەموت خیانەتە بەڵام تۆ سیوێکی ئاب خیانەتە تاوانەوەی شۆڕش خیانەتە ناویچێ هێنانی سوپای داگیرکەرێک بۆ سەر میلەتەکەی خۆت بە خیانەتی دەزام ئەوە یەکێتی بیکە پەکەکە بیکە پارتی دەیکا سۆشیالست دەیکا شوعی دەیکا هەر حیزبێکی تر دەیکا هیوادارم نەیکا ینی ئەوەی کە ئێستا لە کوردستانی عێراق لە کوردستانی باشوور ئەم کوردستانەی کە ئێستا هەرێمی کوردستان بەپێی دەستوری عێراقی ساڵی 2005 دەستورێکی فیدراالی و دەستوری عێراقی دانی پێداناوە ئێستا هێنانی ئەم سوپایە بۆ سەر کوردستان و ئەگەر برادرانی پارتی لە پشتی ئەمە نەبن سوپای حکوومەتی عێراقی بە یەک سکاڵا بە یەک عریزە ئەمجێ شەکۆتایی پێدرێت لە عێراقی دووری دەخاتەوە ئەوە پارتی لێ بەرپرسیارە هیچ حیزبێکی تر لێ بەرپرسیار نێتەوە پێم خۆشەوە بزانی خیانەت چۆنە خۆتانەوە پرسیارەکە وەڵامی پرسیارەکە دیارە من حەز ناکەم وشەی خیانەت بە حیزبێک بڵێم کە ئەم حیزبە ئەگەر لە ناو هەزار کەس یەک شەهیدی لە پێناوی وڵاتەکەی دابێ پێم خۆش نییە بۆی پەشێمان بێتەوە داوای لێبوردن لە میلەتەکەی بکە ینی پێم خۆش نێ جارێکتر ئەم هەڵەی دووبار بکە بەڵام ئەم ڕاستیان نکۆڵی لێ ناکرێ هەر هێزێکی کوردی هێزی دوژمن بێنێتە سەر خاکەکەی بە خیانەتکاری دەزانم